سڵاوتان لەوێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دەکەین بەڵام باس لە دوا گۆڕانکارەکان دەکەین هەروەها ئەو هەوڵانەی کە لە ئێستادا هەن بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانەی کە ئێستا عێراق تێکەوتووە. هەندێک دەڵێن ئەم کێشەیە چارەسەرکردنی نییە وەک ڕواینگ لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک دەڵێت ئەم کێشەیە چارەسەری نییە. هەندێک دەڵێن هەوڵەکانی ئێستای بەرپرسانی عراقی بەرپرسانی هەرێمی کوردستان و سەردانەکانی بەرپرسە عراقیەکان بۆ هەولێر هەوڵێکە بۆ چارەسەرکردنی قەیرانەکە سەبارەت بە دوا گۆڕانکاری یاخود دوا پێشهات لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دوێنێ کەسایەتیەکی نزیک لە نور المالکی سەرۆکوەزیرانی عراق داوای لە بارزانی کردووە کە سەرۆکی هەرێمی کوردستان داوای کردووە کە چەکە قورسەکانی هەرێمی کوردستان ڕادستی بەغدای بکاتەوە لە بەرامبەردا دیارە بریکاری وەزارەتی پێشمەرگا ئەوەی ڕاگەیاندووە کە بە هیچ شێوەیەک چەک ڕادستی بەغدا ناکەینەوە چونکە ئەو چەکانە مڵکی خۆیانەوە حکوومەتی عراقی مافی ئەوەی نییە کە داوای بکات. ئەمە لە کاتێکدا کە پێشتر بینیمان لە دوا سەردانەکەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا بەپێی زانیاری ڕۆژنامەنووسیەکان باس لەوە کرا کە سەرۆکی هەرێم داوای لە ئەمریکا کردووە کە چەکی یاخود فڕۆکەی F16 بە حکوومەتی عراق نەفرۆشن. هەروەها دوا پێشهات سەبارەت بە هەوڵەکان بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی ئێستای نێوان هەولێر و بەغدا پێشنیۆڕۆی ئەمڕۆ دیارە هەریەک لە جەلال تاڵبانی سەرۆکۆماری عراق و مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، ئوسامە نەجەفی سەرۆکی پەرلەمانی عراق و ئەیاد عەلاوی سەرۆکی لیستی عراقیە و مقتەدا سەدە سەرۆکی ڕەوتی سەدر لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر کۆبوونەوەیەکیان ئەنجامدا دواتر بەیاننامەیەکی هاوبەشیان بڵاو کردەوە. دیارە بەپێی بەیاننامەکە سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە جەلال تاڵبانی سەرۆکۆماری عراق ئەمڕۆ کۆبوونەوەیەکی بیرروڕاگۆڕینەوەی ئەنجامدا بە ئامادەبوونی ئەو کەسانی کە ناومان هێنان لە بەشێکی تری بەیاننامەکەدا باس لەوە کراوە کە لە کۆبوونەوەکە جەخت کراوەتەوە لەسەر پێویستی دابینکردنی خزمەتگوزاری بنەڕەتیەکان و جێبەجێکردنی داواکاریەکانی گەلی عراق هەروەها باس لە کێشەکانی ئێستای نێوان هەولێر و بەغدا کراوەتەوە. ئەمە لە کاتێکدا کە دوێنێ بە پیزانێرەکان بڕیار بوو ئەمڕۆ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەک لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا واتە پەرلەمانتارەکان لە پەرلەمانی بەغدا ئەمڕۆ بڕیار بوو سازی کردای بەڵام تا ئێستا کۆبوونەوەکە ئەنجام نەدراوە و ئێوە دەتوانن لەم ئەگەری سازکردنی ئەم کۆبوونەوەیەدا باس لە یەکڕیزی و گرنگی یەکڕیزی لایەنە کوردەکان بکەن لایەنە سیاسەکان یاخود پەرلەمانتارە کوردەکان لە بەغدا بەرامبەر بە کێشەکانی ئێستای نێوان هەولێر و بەغدا. هیوادارین قسەکانتان بۆ ئەوەی کورتی کەینەوە زیاتر لەسەر پێشاتەکان بێواتە لەسەر پێشاتەکانی دوێنێ بێکە عەلی عەسکەری کە سەرکردەیەکە لە لیستی دەوڵەتی یاسا داوای کردبوو کە هەرێمی کوردستان چەکە قورسەکان ڕادستی بەغدا بکاتەوە. هەروە قسەکان لەسەر هەوڵەکان بێ پاش سەردانیکردنی چەندین بەرپرسی عراقی بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی سوودێک وەرگرین لە قسەکانتان و بەشداربوانی تریش بتوانن گوێن لە ڕاجیاوازەکانی ئێوە بێ. بەڵێ هەروەها لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک بێگومان دەتوانن ڕاوتی بینەکانی خۆتان بنێرن بە ناویشانی facebook.com/naliatv. بەڵێ کەم پەیوەندیمان کاک سەرتیب فەرموو کاک سەرتیب. زۆر سپاس دەکەم کاک سەرتیب. برای بەڕێزم کۆبوونەوەی ئەمڕۆ من تا ڕادەیەک ئەتوانم لە ڕووی سیاسیەوە ئەوە بڵێم سەرکەوتوو نییە. بۆ کاک سەرتیب برای بەڕێزم هاتنی سەدر هەڵگری هەمان پەیامی مالیکیە. بۆ نمونە پێشەوەی بەڕێز نێچیروان بەرزانی سەردانی بەڕێز مەولانە شێخ موسەدا سەدر بکە مالیکی و سەدر کۆبوونەوەیان لە تاران ئەنجامدا بە سەرپەرشتی بەرپرسانی باڵای ئێرانی. مالیکی گەڕایەوە پاش گەڕانەوەی سەدر گەڕایەوە. ئێران دەسەڵاتدارانی ئێران داڕێژەری بەرنامەی سیاسی عێراقن و ئێستای سەدر کە لە بەغەوە هاتووە بۆ هەولێر لەگەڵ بەرپرسانی باڵای سەرکردایەتی کورد کۆبوونەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژە لە کۆبوونەوە کە کۆبوونەوەیان ئەنجامداوە. سەدریش هەڵگری هەمان بیر و مەوضوعی ئەفکاری مالیکیە. بۆ نمونە دوێنێ هەموو لایەکمان گوێ لێ بوو سامی عەسکەری داوای تەزمیلبوونەوە ڕادستی هەموو چەکە گەورەکانی هەرێمەکە. بەڕاستی ئەمانە هەمووی پیلان و موامەلەیە بەرامبەر بە کورد و سەرکردایەتی کورد و کێشەی کورد. بەڵام ئەمە خۆی لە خۆیدا ئەمە ئینزارێکە. بەڵێ کاک سەرتیب پێت وایە جەنابە دەڵێی هەوڵەکان لە ئێستادا ئەنجامیان نییە بەپێی قسەکانت پێت وایە سەردانەکان زیاتر بۆ چارەسەرکردن یان وەک دەڵێن بەپێی زانیاریەکان ئەمە زیاتر بۆ ڕازیکردنی کوردە بە تایبەتی سەردانەکەی مقتەدا سەدە بۆ ڕازیکردنی کوردە بەرامبەر بە
پشتگیریکردن لە حکوومەتەکەی نووری مالیکی یاخود کابینەکەی نووری مالیکی. من ئەمڕۆ هەر لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەی ئێوە ماشێتێکم خوێنەوە ئاڵێ سەدر پەیامێکی ترسناکی پێ و بەرپرسانی کوردی تووسی شۆ کردووە. ئەمە لە خۆیدا ناوەڕۆکی کۆبوونەوەکەیە بۆ ئێمە. بەڵێ ئێمەش مەبەستمانەوە بوو لە پرسیارەکە. بەڕاستی مانای وایە ئێمە متەفاعلی کۆبوونەکەی لە ڕووی سیاسی و کێشەکانی ئێمە وەکو بیدراوێت لە بەغا ئەمان بیرروبۆچوونەکەی مالیکیە. بەڕاستی من متەفاعل نیم لە ڕووی سیاسیەوە کۆبوونەوەکە بە کۆبوونەوەیکی سەرکەوتوو نازانم وەربژین. بەڵە سپاس بۆ پەیوەندەکە دیارم لە سەرەتادا ئاماژەم بەوە کرد کە عەلی ئاسکەری بەڵام زانیاریەکەم هەڵەبوو سامی ئاسکەری بە ناوی سامی ئاسکەریوە کە یەکێکە لە سەرکردەکانی تلافی دەوڵەتی یاسا کە باسی لەو کردبوو دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شەکە قورسانەی کە هەیەی ڕادستی حکوومەتی بەغدای بکاتەوە لە بەرامبەردا ئەوە ڕەت کرایەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بەڵێ حەمید لە هەولێر فەرموو کاک حەمید. لە هەولێری پایتەختەوە سڵاوتان لەبێت. زۆر سپاس دەکەم کاک حەمید. دیارە تەوەرێکی گرینگە بەڵام بەڕاستی دەستان خۆش بۆتەوەرە. بەڵام ئێمە دیوی ژووری ئەو کۆبوونەوەمان لێ دیار نییە کە هەر دیوی دەرێ دەبێنێن. بەڵام دیارە خۆتان دەزانن ئەو قەیرانانە کێشینەی هەیە و ئەو خطابەی کە بەڕێز سەرۆکی هەرێم دای هیچ خطابێکی سیاسی نەبوو یاسایی بوو لە کاتێک کە عێراق پابەند نەبێ بە یاساوە پابەند نەبێ بە سەراکەتی ڕاستەقینە ئەو کاتە دەگەڕێنەوە بۆ ڕای میلەتەکەی خۆمان. یعنی وازانانی هیچ شتێکی ڕەشەی تێدا نەبوو ئەوە داواکاری هەموو خەڵکی کوردستانە. یعنی ئەوانە بەجددی بەواقعی دەبێت بڕوایان بە شەراکەتی ڕاستەقینە بێ کورد لەگەڵ سونە لەگەڵ شیعە. یعنی داهاتووی عێراق دیار نییە ئێستاکە. یعنی دەبێت بە تەواوەتی لەژێر کاریگەری دەوڵەتانی دەوروبەر بێت وەکو دەزانی لەژێر هەڕەشەی تورکیا ئێران سعودیە. یعنی عێراقێک بێنا تورکیا کرات نە ئێرانی کرات نە سعودی کرات. ئێمە دژمنی هیچ میلەتێک نین. ئێمە ڕێزمان هەیە بۆ برای عەرەب، ڕێزمان هەیە بۆ مەرجەعەکانی شیعی، مەرجەعەکانی سونی. هیوادارم دوو کەسایەتی بەڕێز وەکو موقتەدا سەدر وەکو باقر حەشیم شیعەکانی ئێمە جودا لەگەڵ تایبەتمەندیتی خۆی هەیە جودا لەگەڵ شیعەکانی دیکەی وڵاتەکانی تایبەتمەندێتی کورد دەزانن تایبەتمەندێتی سونە دەزانن. داواکارم وەکو کارێک بۆ یەکردنەوەی هەموو عێراقیەکان و پابەندبوونی عێراق بە دەستوری هەرشتەیەوە پابەندبوون بە مافەکانی مرۆڤ پابەندبوون بە دیموکراتیەت و هەڕەشانەی لێرە و لەوێ دەکرێن. ئایا عێراق تا ئێستا بە تەواوەتی چۆتە ژێرباری یاساوە تا هەرێمی کوردستان بچێتە ژێرباری یاساوە؟ بەڵێ ئێمە لێرە لەناو خۆماندا هەموو لایەنە کوردیەکان بەڕاستی مەعارەزەوە پۆزیسیۆن دەبێت یعنی لە خاڵە هاوبەشەکاندا ڕاستە گلەیان هەیە ڕەخنیان هەیە گازنجیان هەیە بەڵام لەو شتانەی کە چارەنووسی میلەتی کوردی پێوەبەندە هەمویان دەبێت یەکدەنگ بن. بەڵێ کاک حەمید سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک تەحسین لە شیلاتزێ. فەرموو کاک تەحسین. کاک تەحسین کاکێشمان چۆنی باشی؟ زۆر سپاس دەکەم کاک تەحسین. بەڵێ فەرموو. کاکێشمان بەڵێ ئەو کومبینەوە و باغدا بێکاکردن. بەڵێ کاک تەحسین گوێت لێمانە؟ هیویدارم کومبینەکە سەرچاپ بکەن بۆ هەمی لە حکومەت. بەڵێ کاک تەحسین بۆ هەندێک دەڵێن وەک کاک سەرتیب دەڵێت ئەم جیڤینە هیچ ئەنجامێکی نابێت تا چەند هاوڕای لەگەڵ ئەو مەبەستی ئەوەیە کە کێشەکان چارەسەر ناکات. نا ئەگەر نا gelek boşa ma hemiya cihê boliye dest ma hemiya ku ev kombîna ku hoçekirin de tiştekî boş pê vehêtin. Bes tiştekî dike jî heye gelekî ji van bû غêrê ewcê ye. Hewlekî dike egever done van bû ew pêşmergê Eylûnê hindeko mehaşet wan yê zêde kirîn hindeko ne. ما بيخوش بي يتندك كويس بنا معاشة بيشماجة أيضا هندك كويس بنا نحصل بينزي يتندك دوصالا يعني نقعد ولا تياكو جالك يت هوتو دي بوهاديدو ما بيخوش إنه في حوالي كردوني تنسال أبون بيشماجة أيضا بەڵە زۆر سپاس دەکەن سپاس بۆ کاک تەحسین لە شیلاتزێ بەڵێ ڕێباز لە سلێمانی فەرموو کاک ڕێباز. زۆر سپاس دەکەم کاک ڕێباز. وڵات بە من نیسبەت ئەو تەوەرە و کۆبوونەوانەی کە بەڕاستی لە هەولێرەکەیە بەڵێ بەڕێی من یانی ئەجەندای وڵاتە ئەقلیمیەکان لە پشتیوەی هەنی ئێمە بووینەتە مەیدانێک چۆن ئەوێ مەیدانێکی جەنگی ئێمە بووین بە بەڵێ کاک ڕێباز بووین بە جوندی بڕێنەوە مەسەلا ئیسا بۆ نمونە موقتەدا سەدر و مالیشی و ئەمانە لە ئێرانەوە سەبەن ئێران
ئەجندای خۆی هەیە لە منتیقەکە. مەسعود بەرزانی و طارق هاشمی و ئەم مەجموعەی کەشوشکە لە تورکیا و لە سعودی و لەم لاولۆلا ئەمانە یعنی ڕاستەوخۆ ناتوانن. جا ئایا ئەم هەموو قەیرانی کە مەسەلەن ئێران هەیەی لەگەڵ تورکیا، ئێران هەیەی لەگەڵ سعودیا، لەگەڵ دەوڵەتەکانی کەنداو. بەڵێ کاک ڕێباز پرسیارێکت لێ دەکەم ئەگە بە کورتی وەڵام بدەیتەوە دوو ڕاهەیە لە ئێستادا بەپێی بەدواداچوونەکان بۆ ئەم کێشانە. دوێنێ دیارە چاودێرێکی سیاسی دیارەم قسەی تەنها ئەویش نییە زۆر کەس باسی دەکەن کە چاودێرێکی سیاسی لە گەشتی فراوانی هەواڵەکانی ناوتیدا باسی لێ کرد کە کێشەکانی ئێستا عێراق زیاتر لە نێوان سونە و شیعەیە. هەروەها لە لایەکی ترەوە مەسعود بارزانی لە کۆبوونەوەی لەگەڵ ڕۆژنامەنووسانە باسی لێ کرد کە ئێمە تەنها قسەمان لەسەر وەک خۆی دەڵێت ئێمە تەنها قسەمان لەسەر قەیرانەکان کردووە بۆیە کێشەکان دروست بوون. پێت وایە زیاتر کامیانە لە ئێستادا ئەم کێشانی ئێستای دروست کردووە، کێشەی نێوان شیعە و سونە و بەتایبەتی دەوڵەتی یاسا و لیستی العراقیە یان داواکاریەکانی کورد، کامیان زیاتر پێت وایە؟ وڵات زیاتر شیعە و سونەیە. بەڵێ یعنی شیعە و سونە سیراعێکی کۆنیان هەیە، ئەم سیراعانیە زیاتر ڕۆچووە، یعنی کە ناو کۆمەلگاوە گەوێتە بنبەر. لێرەشە کورد یعنی هیچ مەسلحەتێکی لەمان نییە، بەتایبەتی لە طارق هاشمی زیاتر ئەمە سەری هەڵدا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەحمەد لە دهۆک. فەرموو کاک ئەحمەد. باش زۆر سپاس کاک ئەحمەد، یوارت باش. جوانی باش ان شاء الله. كاكوان تبارك او كون بنا ان شاء الله تفاءلوا بالخير تجدونه ان شاء الله على الاقل يعني اول عين السياسيين يجيك يقدموا في شقايمه كردستاني وشقايمه ياساي عراقي وشي معارضه عراقي بس هل ان شاء الله دي تفاعل باش بدي برودات تفاعل دي نابناوان باش بدي اللي قد يكون بتشسر مستوى سرو كتلة وش مستوى كتلة يا ديجي كسامي العسكري أبا برمائك بحثيان بل أم سلاحي كردستان سلاحي صد خدمة صالانة ما ميوان صدام حسيني نشي عملته كرد الشك بكت إلا مؤامرات نفتن بدأ أبا أوجي خيارات الضغطة ويا ديجي وقت حسين شهرستاني أبا حمي مشاكل طوال حسين شهرستاني وسامي العسكري عندك كتير ياسين مجيد أبا شوفينيت عنصرينا مش حما عنصري تر شوفينيت أو العين القائمة العراقية وصالحة المطلق لا زال يعني حتى بقى الدشمناتي قال كردات يعني العين وكهر برايم وكبر بوتين أو كيشن بين عراقي ويعصى قانون إدانة بين كردات بالله كاك أحمد فيصل جئنا ما في ما ده صدق في نفط وغاز فيش مرقاب وإن شاء الله ديجانا حلتي وإن شاء الله دي باشر بيتوكل خاطر ونباش بي اعتراف حقوقي كل دانا كيلون ما في بنود اتفاقية أثبت بين الجنيرات إن جواهر وسيرقتي ودا مدرك بزان العراق حميد زانتن بەڵێ سپاس زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە دهۆک. پێشوی گوێمان لە کاک ئارام بێ لە پیرمام سەیوان گەرمیانی دەڵێت توخوا وازی لێ بێنن بە ڕامان نەماڵن، هەروەها کاروان زەمان دەڵێت ئەمە کێشەی کورد نییە، کێشەی بەغدادا بە خۆشیان چارەسەری بکەن. ژینیار ئەمە دەڵێت قەت چارەسەر نابێت. هاوکار سەعید دەڵێت گفتوگۆ کرانەوەی دەواازەیە بەڕووی بەغدادا. هێمن عزیز دەڵێت کورد کاتێک دەتوانێت ئەو کێشانە چارەسەر بکات دوای کورسی و پارە نەکەوتایە. مالکی دەڵێت دەستی خۆش بێت ئێمە سەرکردەکانمان بەغدادیان کرد بە حکوومەت تازە ناتوانن چارەسەری ئەو کێشانە بکەن. بەڵێ ئارام لە پیرمام. فەرموو کاک ئارام. شلونم کاتت باش. زۆر سپاس کاک ئارام. هیوای سەرکەوتن بۆ دەخوازم بۆ ئەو بەرنامەیە. زۆر سپاس دەکەم. وڵا کاشۆن بەرنامەکەت بەڕاستی زۆر جوانە، هیوای سەرکەوتن بۆ دەخوازم. زۆر سپاس دەکەم کاک ئارام گیان. ودونشم كاو قفانم كرد براسي من كابرايك ما تا تعيين نكراوم. بله. واتا يساش معاش منها بلا من آمادن لقنالي سرق بارزاني خون بقربان كم. بله. بابا شتي ولن من داوا لخلقي كردستان دكم حمور راو بوشوني خويا نقل سرق بارزاني يك بكم. بخوای بحیاتی خۆمان سەرۆکی وامان باشمان نەبیوە، قەدری سەرۆکی خۆمان نازانین، با باش بزانین، جێڕانی سەرۆک بارزانی بگرین، چونکە نۆری ماڵێکی بۆ هیچ کەسێک ماڵ نییە، نۆری ماڵێکی ئەو بەڵێ کاک ئارام. بەڵێ دەچینە لای جاف لە سەی سادق.
ئەمەش زۆر سپاس کاک جاف. زۆر بەداخەوە بۆ وەختەی لە بەغداوە هات مقتەدا سەدر ئەوش کەسێکە وەکو کورد زوڵمی لێکراوە کاتی خۆی بەعسەکان زوڵمیان لێکردو ئێمە چاوەڕێ ئەومان لێکرد وەکو کەسێک کە زوڵمی لێکراوە ئەزانێ زوڵمیش لە ئێمە کراوە هەنێ خاڵی باشی لێنایە بۆ ئێمە بەڵام زۆر بەداخەوە خاڵەکانی لەوەچێ هەر لە ئێراندا ڕێژرابێ هەر هەمویان بە دژی کورد بوون هەر شانزە خاڵەکەی تەنها لێ خاڵەیانە نەبێ ئەڵێ کەمینە ئەوش زۆر بە سووکی ناومان هەبات شایانی ئەو هەموو پێشوازێژ نەبوو بەڕاستی سەرکردەکانی کورد لیان کرد دەبواە ناوەڕۆکی پەیامەکان بخوێنداتۆ ئینجا و پێشوازیان بە پێ ناوەڕۆکی پەیامەکە پێشوازیان لێ بکردایە و دوای ئەوە کاک جاف ئێتر حەزەرێکی گەورە لەسەر کورد و کوردستان هەیە دەبێ هەموو لایەنەکان هەر هەمویان بەڵێ کاک جاف ئەم پرسیارە بکەین زۆرێک لە ئەو کەسانی کە پەیوەندی بەم بەرنامەیەوە دەکەن لەگەڵ ئەوەدان کە دەوڵەتی کوردی لە ئێستادا ڕابگەێنرێت بۆ نمونە سەعەد حەسەن دەڵێت لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک دەڵێت داوا لە سەرۆکی هەرێم دەکەین دەوڵەتی کوردی ڕابگەێنێ باشتر لە ساڵی 2005دا خەڵکی کوردستان لە سەدا 95 لەگەڵ دەوڵەتی کوردی بوون تێبینی تۆ لەسەر ئەم قسانە کاکە ئێمە هەمومان لەگەڵ ئەوەین بەڵام یەکشت هەیە لێرە ئێمە نیوەی خاکەمان هێشتا داگیر کراوە ئایا ئەکرێت نیوەی بەجێبێڵین سیوا معقولە هەتا ئەو نیوەی ئازاد نەکرێ ئێمە خۆ هەموو کەس لەگەڵ ئەوایە دەوڵەتی کوردی هەبێت و هیچ کەسێک یعنی وەکو وایە هەر کەسێک پێی ناخۆش بێ ماڵەکەی خۆی تێکودات بەڵام ئێمە نیوەی خاکەمان ماوە دەبێ ئەو خاکە بگێڕینەوە ئەنجا ئەوە بکەین بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاکشوان لە کەرکووک فەرموو کاکشوان کام کاتت باش زۆر سپاس دەکەم کاکشوان دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس دەکەم و دەستخۆشی لە جەنابی سەرۆک و لە هەموو سەرکردەکانی کوردستان دەکەم بەڕاستی هەڵوێستێکی مەردانیان دواندووە لەم بارودۆخی سیاسی عێراقدا لەم کاتەدا دشی بڕیارەکەی سامی عەسکەریم کە دوێنێ دای ئەو نابێ بڵێ ئەو چەکە قورسانی کەوا لە هەرێمی کوردستانم بکرێت ئەو چەشی قورسی بۆچی ئەو خۆی ئەڵێ یەکشانزەم کڕیوە ئەنجا ئێمە و دەبێت کوردیش لەم وەزعەیە ئەنی هەستیار بێت لەبەر ئەوەی مقتەدا سەدر و نووری مالیکی هەردووکیان دووە زیندای ئێرانین. بەڵێ کاکشوان بەڵە سپاس دەکەم سپاس بۆ کاکشوان لە کەرکووک ئیڤان ڕزگاری دەڵێت هیوادارم بە سەرکەوتووی کۆبنەوەکان بەڕێوە بچن ئەحمەد خان دەڵێت بەڕێ من کێشەکان پشت بە جەنابی بەڕێز مامجلال و بەرەو چارەسەر دەڕۆن و دەڵێت بەڕاستی کورد شانازی پێوە دەکات پێشمەرگەی دوێنێ و سەرۆکۆماری ئێستا هەروەها بەناز هەیەدی دەڵێت نازانم چەند پیتێکی نووسیوە تەنها هیچ کۆمنتێکی نەبووە هەردی بورهان دەڵێت سەبارەت بە کێشەکانی بەغدا وەکو دەست بە قاچی شکاو وایە یاخود دەست و قاچی شکاوە مەبەستی ئەوەیە کە بە منداڵی شکابێت و لە گەورەبووندا پتەوی وەکو منداڵی وابێت واتە 2023 کێشەکان بە پۆست و پارە چارەسەرکران ئێستاش بە کۆبوونەوەی ئەمریکا هیوادارم نەگاتە توندوتیژی بەڵێ کاک بێستونمان لەگەڵدایە فەرموو کاک بێستون کاک بێستون ڕۆژ باش قوربان زۆر سپاس دەکەم کاک بێستون کاکەجان بەڵێ بەنسبەت ئەو مەوزوع ئەو تەوەرەوەی کە ئێستا باسیەکەن منش حەزەکەم ڕێی خۆم وەک هاوڵاتیەکم نیشتیمانە بەڵێ فەرموو کاک بێستون ببوورە گیان کاچی من ئەم کێشەی عێراق و کورد کێشەیەکی مێژوویە بۆ سەد ساڵ ئەگەڕێتەوە لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە کە ئینگلیز عێراقی داگیر کرد و ئەمە ئاینەن شتی لێ هاتەوە ئەو کاتەش پەرلەمانی عێراق دروست بوو کورد بووە سەبەبی ئەوەی کە دەوڵەتی عێراق دروست بوو لە سوپایە بوون و وەزیرەکان کورد بوون و ئەو کاتە شێخ مەحموود لە کوردستان بوو شێخ مەحموود ئەگەر لەگەڵیان ڕێگەکەوت پێیان ئەوت نەرمە لەگەڵیان ڕێناکەوت ئەیانوت وەڵا شێخ مەحموود نەیزانی ئێستاش خەریکە دووبارە ئەبێتەوە ڕقی ناوخۆمان وا ئەکا کە سەرکردەکانمان ئەگەر هەرچێ پێنێمە بە گومانەوە سەیران کرد من حەزەکەم بە جەنابت بڵێم ئەگەر ئێمە هەمومان برا یەک بین بڕوات بێ نە مالیکی و نە باوکی مالیکی دەرەقەتی کورد ناکە باشە کاک بێستون بەڵێ کاک بێستون باس لە برایەتی دەکەی بڕیار بوو ئەمڕۆ سەرۆکی هەرێم لەگەڵ پەرلەمانتارە کوردەکان لە بەغدا دیارە کۆبوونەوەیەک ساز بکە پێت وایە پاش ئەم کۆبوونەوەیە تا چەند ئەمە کاریگەری دەبێت لەسەر یەکڕیزی ماڵی کورد کە زۆر باز دەکرێت لە ئێستادا و دەڵێن کە گرنگە بەڵێ قوربان بەڵێ
لە ڕۆژانی ڕابردووشە ئێستا جوابی پرسیارەکەی جەناب پێمەوە لە ئەخبارەکان جۆمان لێ بوو کە لیستەکانی ئۆپۆزیسیۆنیش ئێستا هەڵوێستیان هەر وەکو هاوپەیمانی وایە بەڵام یعنی ئەگەر چەند ملاحەزات و تەحەفوزیان هەبێت لە سەرەکە ئەمە خۆی شتێکی دڵخۆشکەرەیە بەڕاستی یعنی ئێستاش لەبەر ئەگەر ئەوان بەشداری بکەن لەگەڵ سەرۆکی هەرێما بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆ حەلکردنی تا بە هەست طریقەیە بێ کۆ ئەگەر ئێمە قەراری دەوڵەتیش بین ئەگەڕێنەوە هەر بۆ پەرلەمان اینجا سەرۆکی هەرێم ئەتوانێت ئیمزایکە فلەبەر ئەوە ئێمە نابێ لەگەڵ عەرەبە نەرمی بنوێنین چونکە عەرەبە ئانی وەخویە عەلا ئیبن عەمی و ئانی ئیبن عەمی عەلغەریب سونە و شیعە هەر یەکن کاچی من کاک بێسون جێگرەوەی نەرمی چییە ئەگەر نابێت نەرمی بنوێنین دەبێت چی بکرێت نابێ بنوێنی ئێمە چەند ساڵە لەگەڵ کەواتە چی بکرێ بەغا ئەو کوڕێک کاکەیە پێش من بە چەند کەسێک قسەی کرد ڕاستەکە ئێمە خۆمان بەغامان دروست خۆ حکومەتی تیا نەبوو لە 2003 مێژووی چێوە دوور نییە کاک بێسون با گوێمان لە وەڵامەکەت بێ لە بری ئەوەی کە نەرمی نەنوێنین چی بکرێ باشە نەرمی نەنوێنین ئێمە هەموو ئەحزابە کوردەکان و جەماوەریش لە پێش ئەحزابەوە بەڵ شتێک دابنین کە بەرە ڕووی مالیکی بینەوە چونکە مالیکی بە هیچ شێوەیە بەخیر مالیکیش پرسیارێکیان لە سەرۆکی هەرێم کرد گوتیان ئەگەر مالیکی بگۆڕێت زەمانەت چییە؟ گوتی وەڵی لە دوای عەبدولکەریم قاسمەوە هەرچی هاتووە هەر خراپتر بووە دوای مالیکیش هەر خراپترە بێ مامۆستا عەزیزەکەم بەڵێ سپاس بۆ کاک بێسون لە سلێمانی کاک دەروێش لە هەولێر فەرموو کاک دەروێش ئەو کاتە باش زۆر سپاس دەکەم ئەو کاتتان باش زۆر سپاس کاک دەروێش هەموو کاتێکت باش گوێمان لێتە فەرموو دەست خۆش بێ کاکە بۆ بەرنامەکەت زۆر سپاس دەکەم برای بەرزم کاکەشتوان ئەو مەسەلەی کۆبوونەوانە کۆبوونەوە شتێکی بۆ تشتێکی پەلوتورەوە لە عراق و لە کوردستان و لە هەموو دیارە ئەو مەسەلەیەک بوو سەری هەڵدا لە بابلێر دوو بابەتە یەکەوە توانرا مەجموعەیەک تێکەڵ بەو مەسەلەیە بێتن مەسەلەکەیان کە سەری هەڵدا لە بدایەتە لە تارق هاشمی بوو لە پێر مەسەلەی جانتاکەی ئەو برادرە هەورانی بوو وەزیری نەوت وەزیری ئەو کۆوەزارەتەکەی من نازانتاکەیە پێ نایە بڵین وەزارەت بڵین جانتاکەی ئاشتی هەورانیە وایش لەوەدا هەندێک قسەیەتە باسەوە ئێستا کاران باسی دەوڵەتی کوردیەکەی و باسی شتەکەی ئەو بابەتانە کرێتن دەوڵەتی کوردی مقاوماتی وێتن دەوڵەتی کوردی شتێکی وا سادە نیە بتوانین وایە ئەعلانی بکەین خواتەوە نیوەی کوردستانە داگیرکراوە ئەوە یەکەمیان دووەمیان ئەوێژ و سنوور و نازانم چی و ئەو بابەتانە ئەگەر ڕۆژێکیان سەدا حەفدەکەمان لێ بڕێتن فەرموو کورد هەریەکەوێ بە هەواوە یعنی کەی مەسەلەی حکومەتی کوردی وازوو وا بە ئاسانی ئەعلان نەکردن وا ڕێفراندەمی بۆ گرن دوای چی ڕازێ بەو لێدوانە ئاگرینانەی مەسعودی مەلا مستەفا تصريحاتەکان یەکیان ڕدم لەواتە سومەڵایمە F16 کرا عراق F16 کری ئەگەر نەیکردی وە خۆ لەبەر دەوابەکانی شیوێکی ئا بەقووەتر نینە F16 کاک دەروێش بەڵێ بۆی بابەتەکان تێکەڵ نەکەی سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ کاک عەبدولقادر لە هەولێر ئەو کاتە کاک سوان زۆر سپاس دەکەم کاک عەبدولقادر کاک سوان ئەمە سەکەڕۆنە ئەو سیاسەتەی کە دادەڕێژرێ لۆمارێکی سیاسەتێکی ئێرانیە لە کاتی خۆی کە سەورەی ئێرانی نەزاعەتی وەرگرت لە کوردستان گوتی تەغییر الثورة الإيرانية إلى دول الخليج لەسەر ئەو سیاسەتەی باینە ئێستا دەیانەوێ ئەمە بکەنە ضەحیە بەڵام ئەوان دەبێ زۆر سەخت بزانن ملەتی کورد ممکن نییە یەک ساڵ بێتە خوارێ مختەرا سەدری سادم و ئەو پازدە نقطەیە کە باسی کرد شێڕە لە مەسلحەتی کورد بوو هەڵا قسەکانی مالیسی بوو ئەوی نابوو زۆر ئێمە وەکو تەغدیدێک لەلا ئەوانە هیچ چارە نییە ئەوانە دەگەڵ کورد تەفاهم ناکەن قراریاندا بەڵام کە داوا دەکات چەکە قۆشەکان بدەینەوە کاک عەبدولقادر کاک عەبدولقادر بەڵێ کاک عەبدولقادر بەڵێ جەنابێت دەڵێ سیاسەتی مالیکی سیاسەتی ئێرانە هەروەها ئەیاد عەلاوی باسی لەوە کرد کە حکوومەتی عێراق ئێستا کەرەستەیەکە بەدەستی ئێرانەوە بەڵام پێشتر بینیمان کە نەچیروان بارزانی سەرۆکی ئێستای حکوومەتی هەرێم سەردانی ئەو وڵاتی کرد وە لەوێ چاوی کەوت بە مقتەدا سەدەر پێت وایە تەداخلی ئێران و پێویستی ئێران بۆ چارەسەر پێویستیەکی گرنگە یان کاریگەرە ئەوە مالەتی اتفاقی استراتیژی امضا کردە لەگەڵ ئەمریکای سوور لۆ ئێرانێ اتفاقەکە ئیلغا بوو لەبەر ئەوەی ئەمریکا
بەڵێ زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ کاک عەبدولقادر لە هەولێر. بڵێ باوکی ئیلاف لە بادینان. فەرموو باوکی ئیلاف. گەلێک سپاس دەکەم. زۆر سپاس. سەرکەوتنەوە کوردۆ سەرکەوتنەوە یعنی سەرکەوتنەکۆ درست بیت پێویستە یەکڕێزیە بپارێزن یعنی کورد هەمە ببنە ئێک و ئێک دەنگ بن سەڕاستی بێت نە مالکی و نە کەسێکی وەکی مالکی نەشێتێ بێجۆش بەرەندێ ئەگە مالکی بیت یان دی مالکی بیتن دیاوەکی مالکی بیت چونکی سیاسەت عەرەبە سەڕاستی بێت گەل کوردۆ سیاسەتێکە فاشلە حەز کرد بخۆ حکومت تاکروانه بید هندی بشید چه جاروانه کتن ما فکر کرد دست خوبه بینیدن بجان همه زانین ابرو خود وکیل بجن کرد و کرمانجی ابرو مرو خود کرد خود بغداد وکیشید دعوت تا بخورا بگینید باشتره همه زانن ها رأیو همه عجیب است و بیویسته همه کرد ایک دنگ بن رأی خوب کنه ایک وارکە کات نەچێتە کوردەوە. بەڵێ سپاس بۆ باوکی ئیلاف لە بادینان زۆر سپاس دەکەم. بەڵێ بێسون عەلی دەڵێت سەدام حوسێن بورن باشتر بوو چونکە لە ساڵی 1970دا لەسەر دەستی بارزانی ئەوەندە خاکی دایەوە بەڵام مالکی تاوەکو ئێستا دەیەوێت مەبەستی خاکەکەی دەوێت دەڵێت ئەمەی کە هەشە نەیهێڵێت ئەی بۆچی باشتر نەبووە. هاوڕێ عەلی دەڵێت کێشەی کوردستان و بەغداد بە وتەی تون چارەسەر ناکرێت پێویستە گفتوگۆ و وازێران لە بە قاچاقبردنی نەوت و هەڵ بدرێت ناڕزایی گەنجان چارەسەر بکرێت. دەشتی عومەر دەڵێت ئەم کێشانە کە بەناو ئێستا دروست بووە 50 ساڵە کورد هەوڵ بۆ چارەسەرکردنی دەدات بەڵام بەداخەوە بەرپرسانی کورد لە 2023ەوە هەموو ماندووبوونی ئەم میلەتەیان بە چەند ملیۆن دۆلارێک فرۆشت. بەڵێ بەرەزان عەزیز لە چەمچەماڵ فەرموو کاک عەزیز. کاک عەزیز لە چەمچەماڵ بەڵێ بەرەزان دیارە پەیوەندەکەی ئامادەنی ئەوچانێک و دەینە وەلاتان. بەڵێ بەرەزان بەردەوامی لەگەڵتان لیزاخان لە سلێمانی. فەرموو لیزاخان. یارۆ باش کاکشۆن. سپاس دەکەم لیزاخان. بەڵێ لەسەر تۆری بەرنامەکەتان کاکەشۆن. بەڵێ. ئەکەوێستە من قسێکم ڕەنگەت ئێوە بڵێن بەردەوام هجوومە کاتە سەر حکومەت بەڵام ئەمە ڕاستیەکەمت بێتەڵێم. بەڕاستی هەتاو کەسا گەشتەیە بکەین نەوەکانی مەربەت بارزانی بەبێ هیچ ینی ئەدایەکی باش ڕتبەیەکی بەرزیان هەیە کە مەگەر بەش خۆیان بزان چۆن دەستیان کەوتووە و زۆربەی ئەوانی کەشیان چوونەتە دەرەوەی هەرێم و بەژیانێکی زۆر هایلای بەژین کە نەوەکانی کوردیش ئەدێت هەموو کاتێ سینەی خۆیان بکەن بە قەڵغان تا ئەوەی کە لە پێناوی کوردستانە بجەنگن کە ڕۆڵەی سەرکردەکانمان لە دەرەوە بن ئاخۆ بێت ئەوانی بەغداد چیمان بەرامبەر بکەن کە ڕۆڵەی کورد لە دەرەوەی کوردستان بێت. ئەوە سیرە لە لای من کە بۆچی تاوەکو ئێستا مەسعود بارزانی نایەوێت کە خۆی بەڕاستی بەرگری بکات بۆ ئەوێت زیاتر وەکو شەیتان بچێتە ناوبژیکردنەوە. ئەمە قسەیەکی هەڵە شەیتان ناوبژی کارێ بەڵام مەسعود بارزانیش لە شەیتان هیوادارم لیزاخان بەو زمانە قسە نەکەین و ناوی کەس بەو زمانە نهێنین. پێت وایە ئەمانەی کە باسی دەکەی ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە لە ئێستادا کێشەکان بەو شێوەیە بەردەوامن و چارەسەر نەکرێن؟ بەڵێ کاکەشوانجان منکو پێم وتی نامەوێت کەس بریندارکەم بەڵام بەزاتی خوا بەڕاستمە مەبەستم ئەوەیە با بە کەس نەڵێن شەیتان و ناوی کەس نهێنین تکایە لەبەر ڕێزی هەموو کەس شەیتان ئەو شەیتانیە بەڵام ئەو شتەکەی دروست کرد کەەوە شەڕێکی خەرکە شەڕێکی تایفەگەریتی دروست دەبێ هەم لە ناو هەرێمە هەم لە دەرەوەی هەرێم و هەم لە نێوان هەرێم و بەغدادا یان وە کێشەکان زیاتر سۆڵە بێتەوە بەدەر لەوەی کە تاوەکو ئێستا هیچ کێشەیەک چارەسەر نەکراوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ لیزاخان لە سلێمانی. بەڵێ حسێن لە کفری فەرموو کاک حسێن. کاک حسێن لە کفری بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە دەچینە لای کاک ئازاد. فەرموو کاک ئازاد. کاک ئازاد زۆر سپاس دەکەم کاک ئازاد ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخود بکەویتەوە. کاک ئازاد لە ئامێری تەلەفۆنەکەەوە گوێ لە دەنگم بگرە. بەڵێ بەڵێ فەرموو. والله سەبارەت ئەو پارێزانووکە خستیلکیزاکیە بۆ سلێمانیێت. بەڵێ کاک ئازاد ئەگە ئەو پیچێک کوردەوەری دەخوێ هەوبیت و ئەو قەدرێک کوردە بزانیت ئەو نۆبێت سەرکردەکی کوردی بشەیتۆ نابێژیت.
بەڵێ من ڕێگەمان نەدا کە ئەو قسانە بکرێت کاگازات و هیوادارم کەسیش بۆ شێوەیە بەرامبەر نەکەر بەرامبەر بە سەرۆکیرێن بەرامبەر بە هەموو کەسێک بۆ شێوەیە قسە نەکەین. بەڵێ بەرەوە چ نەبیت ئەگەر سەرۆکێمە خامخۆری کوردانە بۆ ما ئەو چ مەجبورە ئۆریشۆ چێ بکات ئەو دێوەریشۆ چێکات ئەوەندە حەل کات ئەگەریش ئۆریشە چێ کردبوون یعنی بوویت نۆقەتێت بۆ ئەو ژێکیان سەرکردێتی کەن جێخۆ پێ منەتە. بەڵێ لەسەر تەوەرەکە کاک ئازاد ئەگەر قسێکت هەبێ. بەڵێ شوان لە کەرکووک فەرموو کاک شوان. ئەم کاتت باش. زۆر سپاس کاک شوان. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس دەکەم. پێشەکی زۆر دەستخۆشی لە بەڕێز سەرۆک هەرێمی کوردستان دەکەم بەڕێز مەسعود بارزانی. بەڵێ. بەداخەوە بۆ بەرپرسەکان خۆمان لە هەندێکیان دەیانگری سەرۆک بارزانی ناکەن. من دەستخۆشی لێکم بۆ قسانەی کەریکا بەرامبەر مالکی ئەو کەسێکی کە دیکتاتۆری زۆر هەر دیکتاتۆرە بە دیکتاتۆریش هاتووە ئێستا شەیەوێ چەند هینێ بووە هین کورد لەناودا. بەڵێ کاک شوان گوێمان لێتە. کاکە من دەستخۆشی لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکەم هیوادارم ئەوانش گشتیان قسەیان بکەنەیەک. بەڵێ سپاس بۆ کاک شوان لە کەرکووک ئارام لە هەولێر فەرموو کاک ئارام. کاکە سڵاو لەو شارە بێ کە نارێ لێ پەخش دەکرێت. زۆر سپاس دەکەم فەرموو کاک ئارام. کاکە گیان ئەو تەفرقە و ئەو هەڵاوسەی کە ئێستا و ئاژاوی بەیان بوو کاکە گیان دەبێ بە دەوڵەتی کوردی دەبێ بە ئیتفاقی هەموو سەرکردە کوردەکان کاکە گیان. بەڵێ نەک سەرۆکی هەرێمی کوردستان کاکە لە خۆیەوە قسە ئەکا جێلێ کاکە گیان دەبێت بە هەموو خود لە کوردەکانەوە کاکە دڵی هەموو پارتە حزبەکان ڕازی بکرێت ئێستا دەوڵەتی کوردی ڕازی بکرێت کاکە گیان. بەڵێ جێلێ بە قوربان گوێم لێتە کاک ئارام. جانەکەی بن ئیشاڵڵا ئەو مشکلەیە حەل دەبی ئیشاڵڵا نامینێت بینی بەغدا و هەرێمی زۆر ئاسایی دەبتەوە ئیشاڵڵا بە حول و قوتی خوای گەورە بە هیبەتی سەرۆک مادەلان. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک قادر لە هەولێر فەرموو کاک قادر. مەرحەبا بەڕێز. زۆر سپاس دەکەم کاک قادر. کاکە دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەس بەڕێزە یەک ڕەخنەمانەیە بە چ شێوەگەیەوە لێرەگەرن ئەو نەوع شەخسانەی قسە بە سەرۆک دەرێ ئێوە کاک قادر ئێمە ڕێگەمان نەدا کە قسەکەی بکات وە پێشم وتمن. بە هیچ قابلی قبول نییە و نابێ ڕێگەی بەڵێ ئێمە ڕێگەمان نەداوە کەسیش ئەو قسانە بکات هیوادارم ڕۆژانەی مەداواکەین کە ناوی کەس نێنی ناوی لایەنەکانیش نێنین بە خراپە بەڵام ئەو شەخسەکە لە عاسامێتە خوارەوە پەیدا بێنە لە هیچ شوێنە نە دروست دەبێنە پەیدا دەبێ پێمان. بەڵێ کاک قادر لەسەر تەوەرەکە لەسەر تەوەرەکە کاک قادر ئەگەر قسێکت هەبێت لەسەر کێشەکانی ئێستا نێوان هەولێر و بەغدا. بە هیچ شێوە ئەو شتە نابێت دابەزێنەوە قبولی قابلیش نییە بە هیچ شێوە بەحسی بکرێت. کەسیش بە هیچ شێوە قەت کورد ئامادە نیە چێکی قووا تەسمیری دەست بەغدا بکەینەوە. ئەگەر ئێمە نەبێ بەغدا چییە؟ ژنەکی ئەوها کو دەتوانێت قسە بکات لەرێ خەڵکیکەن. بەڵێ کاک قادر زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت دووبارە و سێبارە داوا دەکەین ئەزدا کە پەیوەندیەکەن هیوادارم ناوی کەس نییە من ڕێگەم لێگرت بەڵام دیارە قسەکانی خۆی کردووە کە قادر ئێستا وەڵامی دایەوە دەچینە لای کاک نەوشیروان لە هەڵەبجە فەرموو کاک نەوشیروان. کاک نەوشیروان زۆر سپاس دەکەم. کاک گیان پێشەگی دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ تەوەرەکەت. زۆر سپاس دەکەم. هیوای سەرکەوتنا بۆ خوازم. سپاس دەکەم کاک نەوشیروان. داکەم بۆ تەوەرەکەتان بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی کێشەکانی نێوان بەغدا و هەرێم وایە؟ باس لە دروستبوونی دەوڵەتی کوردی ناکەین کاک نەوشیروان تەنها باس لە دوا گۆڕانکاریەکان دوا پێشهاتەکان لە کێشەکانی ئێستای هەولێر و بەغدا وەها باس لە ئەم هەوڵانە دەکەین ئەم هەموو کۆبنەوەی کە لەم چەند ڕۆژەیە کرا بۆ چارەسەرکردنیان. بەڵێ برا عەزیزم کێشەی کورد ئەمە یەک ساڵ و دوو ساڵ نیە کێشەیەکی مێژوویە برادرێکی هیچ بەدەم کاربێستونە پێشتر لە سکرانی باسی کرد. ئەم کێشە ئەگەر جارێ بێ دوو جار بێ سەدەمی شەهەمی نەمەدا بوو لە ساڵی 45 جارێک کە لە دەوڵەتی کوردی بوویان غەمەم دروست بوو
ئەگەر لەو ساڵە ومان چارەسەر نەکردیابێ لە هەشتاکانەوە لە نەوتوێدا بۆمان چارەسەر نەکرابێ ئیسەش ئەگەر هەلەن نەکەین لە چارەسەرکردنی مەحاڵە. بەڵێ چونکە ڕێزمەیە بۆ کۆمەڵەکەی ئەوانەی کە باسیەکەن هەڵێن مالیکی کەسێکی باشە و کەسێکی پێش باشە باسێکرۆ باشە هاوپەیمان بوو لەگەڵا بۆ دروستبوونی حکومەتەکەی مالیکی. ئایا ئیسە چۆن ئەچێن هەم لەگەڵ کۆمەڵە لیستێکی تر و کۆمەڵە کەسێکی ترا هاوپەیمانی ئەکەن بۆ لابەرنی دەسەڵاتەکەی مالیکی. ئەمە لە ڕاگەیانەکان لە سایتەکەی ئینتەرنێت بەربڵاوە نەگەڵ لەسەر ترەزەرگەش عەزیز دەکەم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە سلێمانی. فەرموو کاک محەممەد. ئەم کاتەران باش. زۆر سپاس کاک محەممەد. بەرنامەکەتان لەسەر وەزعی کوردستانەوەیە. بەڵێ کێشەکانی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەند. بەڵێ وەڵای من چەند بۆچوونێکم هەیە بۆ سەرۆکی هەرێم و بۆ هەموو جەماوەری کوردستان. بەتایبەت بۆ جەنابی سەرۆک بارزان. ئێمە بیرمان نەچێت لە ئانی هەڵبژارنەکانە زوتنەوەی گۆڕان بە بڕیاری کێ بوو بێبەشکرا لە حکومەتەکەی مالیکی. هەر بە بڕیاری جەنابی بارزانی و تاڵەبانی نەبوو. ئێستاکانیشە پێم وایە کێژەی هەرێمی کوردستان بەوان چارەسەر نن. ئیتر خواست. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ خۆشناو محەممەد دەڵێت ئەم کێشانە هەروە دەبێنەوە چونکە من پێم وایە تازە کار لە کار ترازاوە ئەوەی کە کورد نەیتوانی بیکات تەنها لە کاتی سەرەتایی ڕۆشنیدا بۆ بەغدا بەڵام ئێستا هەموو شتێک ڕوون بۆتەوە. ئومێد زیرا ڕانیە دەڵێت بەغداد بەرەبەرە خەریکە پەیڕەوی سیاست و بەرنامەکانی ڕژێمی پێشوو دەکات و بەرامبەر بە کورد. هەروەها ئومێد جاف دەڵێت سەرکردەکانی ئێمە تەنها شەڕی پارەیان کردووە لە 9 ساڵی ڕابردوودا خەڵکانێکی بێ ئەزمون بە مەحسوبیەت پۆستیان پێدراوە نەک ناتوان پارێزگاری لە دۆسەی ڕەوای کورد کەم بگرە ناتوانن پارێزگاری لە خودی خۆیان بکەن. بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە بەڵێ بەڵێ کۆمارمان لەگەڵدایە. فەرموو کاک کۆمار. زۆر سپاس دەکەم. هیوادار کێشەکان بەزوترین کار چارەسەر بەڵام بۆ خوشکە سلێمانی لیزا کە دەڕێ شەیتان ئەگەر ئەو شەیتان بخۆی بەسکە شەیتان کاک کۆمار تکە ئەمە وەڵامماندایەوە ڕێگەمانە دەکە قسەکانی خۆی بکە ئەگەر بیتە سەر تۆوەرەکە تکایە وڵا دەسۆش لێ دەکە هیوادارین ئەگەر کەسێک تەلەفۆنە قسەیوان نەکرێت کە قسەیوان هیوادارن ئێمەش هیوادارین کاک کۆمار ئێمەش هیوادارین. باشە کاکە زۆر سپاس دەست خۆش بێت. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ ئەحمەد لە سلێمانی. فەرموو کاک ئەحمەد. باش. زۆر سپاس کاک ئەحمەد. کاکە جان بۆ مەسەلەی ئەوەی کە ئەو کۆبنەوەانە چارەسەری کێشەکان دەکایان نا بەڵێ ئێمە بمانێ و نەمانەوێ لە دێر زەمانەوە کێشەمان لەگەڵ عەرەب هەیە چونکە ئەوان لە کاتی وەکو چۆن بە شێوەی پوش و پاوان کاتون مەڕ و حەیواناتیان هێناوە و خاچی کوردستانیان داگیر کرد و ئێستا خۆیان بە خاوەنی خاچی کوردستان ئەزانن. ئێستاش ئێمە بە خاوەنی ئەم خاکە نازانن. بمانێ و نەمانێ ئەوان هیچ وەختێک پێیان خۆش نییە ئێمە ببینە دەوڵەتێکی سەر بەخۆیان ماسێکی تایبەتی خۆمان هەبێت. بەڵێ بەڵام چارەسەری ئێمە بۆ کێشەکان ئەوەیە بڵێ هەرە بێ بە کۆبوونەوە چارەسەر بکرێ هەیە بە گفتوگۆ چارەسەر بکرێ بەڵام ئێمە پێویستمان بە دوو شێوە تەک هەیە پێویستمان بە یەکێک لەو تەکانە هەیە کە بمان بێ بۆ ئەوەی پارێزگاری لە قەواری سەربەخۆیی خۆمان بکرێت. بەڵێ یا ئەبێت ئێمە بتوانین ئەو تەکانە دەست بخەین کە لە کۆمپانیا پێشکەوتەکانی جیهانە دروست ئەکرێت بۆ ئەوەی بەرەنگاری هەر هێرشێکی چواردەوری خۆمانی پێ بکەین. ئەمە یەکێکە لە جۆری تەکەکان یا تەکێکیان ئینتیمای گەنج و خەڵکی کوردستان یعنی دەبێ ئێمە دوو تەکمان لەو دوو تەکەیەکیانمان هەبێ یانە بێ ئینتیمامان هەبێ کە بتوانین گیانی خۆمان ببەخشین لە پێناوی کوردستانە و بەرگری لە هەر هێرشێکی دژمنکاری بکەین کە بیانێ بکرێتە سەر کوردستان و دەبێتە ئەو ڕادەیەش گیانی خۆمان بەخت بکەین کە ینی کاتەکە ڕاگرین تاکو هێزە نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی کە کوشتاری جەمعی ڕوونەدات فریامان کەوت. بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد. سپاس بۆ کاک ئەحمەد سلێمانی. کاک قاسم لە ئاکرێ. فەرموو کاک قاسم. زۆر سپاس دەکەم. سەبارەت بە تەورەتیات بەڕاستی بەڕایمان من بڕوان ناکەم کە مقتەدا سەدر بەپی بەرژەوەندیەکانی کورد بژۆڕێتم چونکە لەبەر ئەوەی ئێمە لە ڕابردوویدا زۆر بیستمان کە پشتەواڵەکانی بەغداد زێرە وعد و بەڵێنی کیانداوە بەرامبەر بە کوردان و ئەم جارەشیان هەر وەکو جاری پێشتر دەبێت و وەکوبوونەوەکەی نیشتیمانیش بەڕای من هیچ سوودێکی بۆ بەرژەوەندی کورد نابێتان و من لەو بڕوایەدام کە لە کۆتاییدا سەرکردایەتی کورد دەگەڕێتەوە بۆ بڕیایی جەماوەر
بۆ ڕایگشتی خەڵکی کوردستان دەکرێتەوە و ئێمەش دەڵێن دووباری دەکەینەوە کە ئێمە دەبێتن بە یەک دەست و بە یەک دەر پاڵپشتی لە سیاسەتی جەنابی سەرۆک مەسعود بەڕێزی بکەین. بەڵێ سپاس بۆ کاک قاسم لە ئاکرێ سەروەر لە سلێمانی. کاکەجانم کاتە باش. زۆر سپاس کاک سەروەر هەموو کاتێکت باش. باشی بەڕێز دەکەم ئەحواڵێ. زۆر سپاس دەکەم. کاکەجان بۆ ئەو لێزاخان کە تەلەفۆنی کرد بە سەرۆکی هەرێم شەیتانە. تکایە کاک سەرۆر ئێمە ڕێگەمان پێ نەدا و هیوادارم کەسیش ئاوا قسە نەکات. بڵێ ئەگەر لەسەر تەوەرەکە قسەت هەبێ. ئەگەر ئەو سەرۆکی شەیتان بێ باوکێویست کاک سەروەر تکایە کاک سەروەر ئەگە بینە سەر تەوەرەکە تکایە. لەبەرێ هەزار خزمەکاری باوکیەوە. کاک سەروەر تکایە ئەگەر لەسەر تەوەرەکە قسەت هەبێ و ئێمە وەڵامماندایەوە ڕێگەمان نەدەکە قسەکەی خۆی تەواوکەوە کەسی شەیتانیە و هیوادارین کەسی بۆ شێوە بەرامبەر بە هیچ کەسێک قسە نەکا نەکەر سەرۆکی هەرێم. زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک کامیار ئەحمەدی دەڵێت من تەمەناکەم کۆبوونەوە ئەنجامی نەبێت ئێستا باسی دەوڵەتی کوردستان و خەونی دروستبوونی دەوڵەت زۆر بەهێز بووە لە ناو خۆدا. هەروەها گۆڤەنجاسن دەڵێت پێم وانییە قەت ئەم کێشەیە چارەسەر بکرێت چونکە ئەم کێشەیە وەک کێبڕکەیەکی لێ هاتووە پێشم وایە ئەم کێشەیە کۆتاییەکی باشی نابێت. ڕسوول وەتمان دەڵێت پێویستە پشتیوانی لە سەرۆکی کوردستان بکەین و پێویستە هەموو سەرکردە سیاسیەکانی کوردستان بیر لە سەرجەم حکوومەتەکانی عێراق بکەنەوە. پێشوار هەرکی دەڵێت سڵاو کێشەی ئێمە کێشەیە کە چارەسەر ناکرێت چونکە خاڵەکانی دەسوور جێبەجێ نەکراون کۆبنەوەکان چارەسەری کێشەکان ناکەن. هەروەها تێبینی ترمان بۆ هاتووە محەممەد ئەلموفتی دەڵێت دەبێت سەرکردەکانی ئێمە کێشەکان لەبیر نەکەن و هەموو هەوڵێک بدەن بۆ چارەسەرکردنی کێشەکان. فریاد ڕەشی دەڵێت چ سەدەر چ مالکی هەردووکیان عەرەبن بێگومان بە تاکی نەتەوەی عەرەب دوژمنی کوردن ئیدی کۆبوونەوەی چی و سەدر و ئەوانی تری چاوەڕێی هەلێکن تا جارێکتر کورد ئەنفال کەنەوە. بەڵێ بەهادین لە سلێمانی دوا پەیوەندیمانە فەرموو کاک بەهادین. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە دەچینە لای کاکشکار کە دوا پەیوەندیمانە فەرموو کاکشکار. ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامە کۆلی یەکەم بەڕێزم. زۆر سپاس دەکەم. وڵای بەنسبەت ئەوە و پێشنیارەوە ئەوەی کاک مەسعود گوێدەجێ ڕاستە شتێکی جوانە بەس من وەکو پێشمەرگەیەک ئایا پێش بۆ پێشمەرگانە قایی مەگەکەوە بەرەنگاری بمەنەوە. بەڵێ یعنی بەنسبەت ئەوە کە من پێشنەرگەم قەی بۆ ناکەم. زۆر سپاسانە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کە دوا پەیوەندیمان بۆ کاکشکار لە سلێمانی تەنها یەک سەرنجی تۆری کۆمەڵایەتی فێسبوک دەخێنینەوە کە سلێمان جەرجیز بە ناوی ڕۆژنامەنووس و نردوویەتی دەڵێت بە بڕوای من کێشەکانی عێراق بەشێکی زۆریان لە سەردەمە یەک لە دوایەکەکانی دەسەڵاتدارانی عێراق و بەتایبەت میراتی بەعس ماوەتەوە بۆ یەکگرفتەکان ڕیشەیەکی قوڵیان هەیە و چارەسەرەکان کاتێکی تر و بە شێوەیەکی جیاوازتر سەر هەڵدەدەنەوە بۆیە تەنها چارەسەریش پرۆژەکەی بایدنە کە ئەویش هەڵوەشانەوەی عێراقە. دیارە کاتمان ماوە بۆ سەرنجی تر کامیار ئەحمەدی دەڵێت تکا لە کەناڵە بەڕێزەکەتان دەکەم بەرنامەکانتان با بۆ جوڵاندنی هەستی نەتەوەی دەوڵەتی کوردستان بێت ئێوەی ڕاگەیاندنکار ڕۆڵتان بەقەت شۆڕشەکانی ئەیلول و گوڵان و شۆڕشی نوێ و ڕاپەڕین گرنگە ئەوە دیارە قسەی تر لەسەر ئەو بۆچوونە هەیە ئەگەر قسەی لەسەرکەین. ئومێد جار دەڵێت سەرکردەکانی ئێمە تەنها شەڕی پارەیان کردووە لە 9 ساڵی ڕابردوودا خەڵکانێکی بێ ئەزمون و بە مەحسوبیەت پۆستیان پێدراوە نەک ناتوان پارێزگاری لە دۆسەی ڕەوای کورد بکەن بگرە ناتوان پارێزگاری لە خودی خۆیان بکەن لە کاتی دەرچواندنی یاساکاندا بێ ئاگایانە دەنگ دەدەن بۆ نمونە بڵێن خاکی کوردستانیان کردووە بە ناوچەی جێناکۆک دەیان کێشەی وەک پێشمەرگە و گرێبەستەنەوتیەکان هەتا دوایی زەق کراونەتەوە تا ئێستا ناوماڵی کورد یەک نییە و کوردستانیان نزیک کردوتەوە لە شەڕێکی دۆڕا و دوا تێبینی فێسبوک دەخوێنەوە ئومێد زیرارانیە دەڵێت بەغداد بەرەبەرە خەریکە پەیڕەوی سیاست و بەرنامەکانی ڕژەمی پێشوو دەکاتەوە بەرامبەر بە کورد و ئەوە تا وردە خۆی پرچەک دەکات و فڕۆکەی جەنگی دەکرێت کە چی لایەن و حەزبە کوردەکان بێدەنگن بەرامبەر ئەو هەڵوێستانەی بەغدا. بەڵێ بەڕێزان سبێنێ لەگەڵتان دەبین لە تەوەریکی تر بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک هەشاد و بەختەوەر بن.